وا بڕیارە لەم هەفتەیەدا جارێکی تر سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر سەردانی پارلەمانی کوردستان بکاتەوە لەگەڵ سەرۆکاتی پارلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنەکان و لیژنەی دارایی و سامانە سروشتیەکان کۆبێتەوە. داهاتینەوتی فرۆشراوی هەرێمی کوردستان لە ڕێی تورکیەوە بۆ بازاڕەکانی ئاشکرا بکات. سەرۆکی فراکسیۆنی پارتیش لە پارلەمان دەڵێت پارلەمان دەیەوێت بزانێت بە چ شێوازێک نەوتی هەرێم فرۆشراوە. پرسیاریشە بەلای پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمان کە بە چ شێوازێک نەوتەکە فرۆشاوە و چۆنێتی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و داهاتەکانی نەوتی هەرێمی کوردستان کە ئایا بڕی ئەوە دەکاتن ئەو قەیرانەی کە لە هەرێمی کوردستان هەیە چارەسەری بکە. بە گوێرەی زانیاریەکانی کورسات نیوز کۆبوونەوەکە لە هۆڵی کۆبوونەوەکانی پارلەمانی کوردستان ئەنجام نادرێت، بەڵکو لە هۆڵی پەناگیری پارلەمان دەکرێت. ئەندامێکی لیژنەی نەوت و غازی پارلەمانیش دەڵێت ئەگەر لەو کۆبوونەوەی بۆمان نەبێت پرسیار لە سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر بکەین بەشدار نابین. ئێمە هەر ئەبێن ئەنجامێکمان دەستکەوێت تا حکوومەتی تازە دروستەکرێ لەسەرم ئەساسا حکوومەت ئەم جارە دێن لە کۆبوونەوەکەی چوارشەممەیە بێگومان بۆمان هەیە پرسیار بکەین، خۆگەر بۆمان نەبێ پرسیار بکەین بۆ چێچین یعنی دانیشین لەگەڵیان. ئەگەرچی لە هەفتەی ڕابردووش سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر لە پارلەمانی کوردستان ڕوونکردنەوەیدا لەبارەی خەیرانی دارایی لە هەرێمی کوردستان و کێشەکانی نێوان هەولێر و بەغدا و فرۆشتنی نەوتی هەرێم، بەڵام بەشێک لە پارلەمانتاران گلەیی ئەویان هەبوو کە ڕوونکردنەوەکانی سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر بۆ ئەوان زانیاری تازە نەبوون، بەڵکو دووبارە بوون. لە نەمانی بودجەدا سیاسیەکان کاریان کرد و هاوڵاتیەکان باجی نەبوونی بودجەیاندا. لە فرۆشتنی نەوتیش هاوڵاتیان هیواخوازن سیاسیەکان نەوت بفرۆشن و هاوڵاتیانیش داهاتەکەی وەرگرن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.